بەڵێندەرانی ئیدارەی ڕاپەڕین ناوێرن پرۆژە لە حکوومەت وەربگرن. لە ناوچەیەکی هەرێمی کوردستان وشترێک بەخێو ئەکرێت، ئەوەندە گرنگیان بە وشترەداوە خەریکە بیابانی لەبیر ئەچێتەوە. سڵاوتان لێبێت. لە ناو بازاڕی هەولێر سێ منداڵ هەیە دەنجیان بۆ قورئان خوێندن یەک لە یەکدی خۆشترە. سێ برا ئیشێکی قورسیان هەیە، بەڵام فریای لەبەرکردنی قورئانیش ئەکەون. مرتەزا و محەممەد و ئیبراهیم سێ بران لە مووسڵەوە ئاوارەی هەولێر بوون. گەورەکەیان تەمەنی دەگاتە 12 ساڵ. ئەمانە ڕۆژانە لە ناو بازار بەو تەمەنە بچووکەوە بە عەرەبانە کەلوپەل بۆ خەڵک ئەگوازنەوە. پەیامنێری 1964 ناوبانجی دەنگە خۆشەکەیانی بیست بوو. کاتێک چوەلایەن وتیان باوکیان فێری قورئان خوێندنی کردوون و هەموو ڕۆژێک لانی کەم سعاتێک دەبێت قورئان بخوێنن. هەرکەس گوێی لەو دەنگە سازەیان دەبێت ئەشهەدویان بۆ ئەکات کە دەنجیان خۆشە. پێم خۆشە ئێوەش کەمێک گوێیان لێ بگرن. وقال فرعون ذروني أقتل موسى وليدعو ربك إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن. مخرجون هيهات 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 لما توعدون إن هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما نحن بمبعوثين. لا دەوروبەری خورمات و گورگ مەڕدارەکانی ناڕحەت کردووە، دەڵێن ناوە لێیان پەیدا ئەبێت و خەسارەت ئەتات و دەڕوات. بەڵام ئەوەی سەیرە ئەمجارە گورگەبۆر بە ڕۆژی ڕووناک دەرکەوتووە و بێمنەت ئەسوڕێتەوە. لەو ڤیددیۆی کە بۆ 1964 نێردراوە گورجێک لە گوندی عەبودی نزیک خورمات و دەرکەوتووە و قنج و قیت دێت و دەڕوات. قەیرێک سەرەتا چێ ئەکات و لە ڕۆیشتنی خۆی بەردەوام ئەبێت. ڤیددیۆکە وەک دەردەکەوێت لە ناو ئۆتۆمبیلێکەوە وێنەگیراوە، سەروی سی چرکەیە. هەتاو کاتەی کامێرای لەسەرا گورگەبۆر سڵە هیچ شتێک ناکاتەوە و لە دوای نێچیری خۆی دەگەڕێت. وەرە بەڵێندەر بیت و نەوێریت هیچ پرۆژەیەک وەربگریت. ئەمە قسەی دڵ و زمانی بەشێکی باش لە بەڵێندەرانی ئیدارەی ڕاپەڕینە. کێشەکەیان ئەوەیە هەر پارەی خۆیان دەخەنە پرۆژەکانەوە و نابنەوە بە ساحێبی. بەڵێندەر هەیە چەند ساڵێکە بینای حکمی تەواو کردووە و دەوامیشی تێدا ئەکرێت، کەچی هێشتا پارەکەی وەرنەگرتووە. قادر عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی بەڵێندەرانی ڕاپەڕینە. خۆی یەکێکە لەوانەی چەند ساڵێکە پرۆژەیەکی کردووە و پارەشی وەرنەگرتوێتەوە. ئەوەی بینا حکومیەکەشی دروست کردووە و حەقەکەشی وەرنەگرتو هەر خۆیەتی. قادر عەبدوڵڵا بە 1964 وێت پرۆژەی تازە هاتووە، بەڵێندەرەکان ناتوان وەری بگرن، پارەیەکی زۆرمان کەوتۆتە لای حکومەت. هەمانە پارەی ساڵی 2014 وەرنەگرتووە. قەولیان پێداوین ئەگەر وەزعت چاک بوو پارەمان بدەنێ، بەس نازانین کەیە. لای خۆشیەوە هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین قسەی بۆ 1964 کردووتی هەندێک پرۆژەی تازە ڕاگەیاندراوە و بەڵێندەرەکان تەندەریان وەرگرتووە، بەڵام ڕێکارەکان تەواو نەبوون. بزانین تەندەرەکان گەڕاونەتەوە یان نا. وشتریان هێناوەتە کوردستان و بە دیمەنی جوان و سەرنجڕاکێش و دەشت و دۆڵ و شاخەکانی کوردستان بیابانیان لەبیر مردوتەوە. دانەر محەممەد ئاژەڵدارێکی گوندی کەرەشی سنووری ئیدارەی سۆرانە زیاتر لە ساڵێکە وشترێکی هێناوەتە گوندەکەیان، ڕۆژانە لەگەڵ مانگاکانی دەیبات بۆ لەوەڕاندن. وەک ئەوەی دانەر باسیەکات وشترەکە جەوی زۆر خۆشە و لەگەڵ مانگاکان بووە بە هاوڕێ و سروشت و ژینگەی کوردستانیشی پێخۆشە و لە بیری چۆتەوە کە لە بیابان گەورە بووە. ماوەیەکە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان ئەو گەنمەی کە ئەم ساڵ ڕادستی سایلۆکانی هەرێمی کوردستانیان کردووە دابەش ئەکرێت. دیارە وەزبەی یەکەمی ئەو پارەیە لە بەغدا لەلایەن وەزارەتی بازرگانی عراقەوە گەیشتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەسەر جوتیاران دابەش بکرێت. لە زۆربەی ناوچەکان ئێستا ئەو پارەیە دابەش ئەکرێت. دیارە ئەو لیستەی کە دانراوە بە ڕیزبەندی دانراوە لە زنجیرە و ژمارە دەست پێ ئەکات. هەر جوتیارێک ژمارەیەکی تایبەت بەخۆی هەیە کە ئەچێ یەکەم جار سەچی پارەکە وەرئەگرێت، دواتر ئەچێتە بانک پارەکە بە کاش وەرئەگرێ. ئێستا هەموو جوتیاران چاوەڕێی ناردنی بەشەپارەی دووەمن بۆ ئەوەی هەز بکەن کە
ماندووبوونی ئەو ساڵیان بۆ ئەو بەرهەمەی کە لە گەنم بەرهەمیان هێناوە بە خەسارەت نەچوە و حەقەقەی خۆشیان وەرگرتووە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.